لە هەرجێکم بینەرانی گەلی کوردستان سڵایمەتان لەبێ خۆشحاڵم ئێوارش بەرنامەی گەرما و گەرمتان پێشکەش دەکەم. ماوەی 3 ڕۆژە لاهور شێخجەنگی هاوسەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان بە سەردانێک لە شاری هەولێرە لەوێ کۆمەڵێک دیداری گرنگی ئەنجامدا لەگەڵ نوێنەر و کونسوڵی وڵاتان، لەگەڵ کادران و لایەنگرانی یەکێتی، لەگەڵ کەسایەتیەکان، لەگەڵ توێژە جیاوازەکانی هەولێر کۆبوونەوەی ئەنجام بداوە. ئێستا کاتیەوەیە گفتوگۆ لەسەر دەرەنجامی ئەو سەردانە بکرێەوە بە تایبەت کە لاهور شێخجەنگی هاوسەرۆکی یەکێتی ئاماژەی بۆدا کە لەمە دووە هەولێر دەبێتە چەقی ململانەی سیاسی. لە تەوری یەکەمی گەرما و گەرم دکتۆر ڕێوار ئیسماعیل ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و لێپرسای مەڵبەندی هەولێر یەکێتی نیشتیمانی لە هەولێر و لەگەڵماندا دکتۆر ڕێوار ڕێوارت باش با لەسەر کۆی سەردانەکە قسە بکەین. ئەو سەردان و بەسەرکردنەوەیە چۆن هەڵدەسەنگێنن لەم بارودۆخی ئێستادا؟ ئێوارە باش بۆ جەنابەت و بۆ بینەرانی گەڵی کوردستان. سپاس. یەکێتی نیشتیمانی کوردستان و هەولێر دوو دوانەی لە یەکدا نەبراون و یەکێتی نیشتیمانی کوردستان دوای ئەوەی کەوا کۆنگرەی چواری ئەنجامدا بەداخەوە بەهۆی پەتۆی کۆڕەنا ئێمە نەمانتوانی وەکو پێویست بپڕژێنە سەر جێبەجێکردنی بەرنامەی کارەکانی خۆمان، بەڵام ئەم دەستپێکەی ئێستامان کە هاوسەرۆک بەڕێز و خۆشەویستمان شێخ لاهور و لەگەر هەواڵانی مەکتەبی سیاسی دەستەی کارجێر یەکەم دەستپێکی کارەکانمان لە پایتەختی هەرێمی کوردستانەوە دەستپێکە لە شاری قەڵاو منارە. شاری قەڵاو منارە خۆتان دەزانێن لە لای جەنابی مامجلار گرنگێکی تایبەتی هەبوو و لە لای یەکێتی نیشتیمانی کوردستان بە شێوەیەکی گشتی گرنگێکی تایبەتی هەیە و چەقی ململانەکان لە شاری هەولێرە و هەولێر پایتەختی ڕووداوە سیاسیەکانە و پایتەختی گفتوگۆ و ململانە سیاسەکان لە شاری هەولێرەوە. بۆیە هاوسەرۆک و هەواڵانی مەکتەبی سیاسی و سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ئەوەی کەوا بۆ ڕاپەڕاندنی کارەکانمان لە ڕۆژی سێشەمەوە هاتنە شاری هەولێر و کەوتنە دیالۆگەکی هێمن و لەسەرخۆ لەگەر تێگرای توێژەکانی شاری هەولێر بۆ ئەوەی کەوا دیالۆگەکەمان جارێ لە قۆناغی یەکەم ئەوەیە کە یەکێتی نیشتیمانی کوردستان بەخۆیدا دەچێتەوە لە هەلەکانی ڕابردوو و دەستنیشانی هەلەکانی ڕابردووی کرد بۆ ئەوەی کەوا لە ئێستا لە قۆناغی ئێستا بە فۆرمێکی تازە بچێتە پێشەوە. بۆیە ئەمە بەڕابردووی خۆمان داچوینەوە و خۆمان ئامادەکرد بۆ قۆناغی ئێستا و ئایندەدا. دیالۆگەکانمان لەگەر تێگرای توێژەکانی شاری هەولێر بوو و سەرەتا لەگەر کادر و ئەندام و دۆست و لایەنگراکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە شاری هەولێر دەستی پێکرد لە مەڵبەندی هەولێر. اینجا لەگەر تێگرای توێژەکان خوێندکاران و لاوان و پزیشکان و ئەندازیاران و پارێزەران و تێگرای توێژەکانی تری کۆمەڵی شاری هەولێر بۆ گفتوگۆ لەسەر ئەوەی کەوا چۆن دەتوانین ئێمە خزمەتکار بین و خزمەت پێشکەش بکەین و لە میانی سەردانەکەی بەڕێز جەنابی شێخ لاهور لەگەر شەهیدان لەگەر پێشمەرگە دێرینەکان و لەگەڵ ئەفسەرانی باڵا و لەگەر خەڵکی ڕۆشنبیر و کادری پێشکەوتوی یەکێتی نیشتیمانی کوردستان لە شاری هەولێر گفتوگۆیەکی هێمنانە و سادە و کراوە و وەکو ئەوەی کە گیانێکی تەبایی و برایەتی و خۆشەویستی لە نێو هەموو توێژەکانی کۆمەڵی شاری هەولێر و هەواڵانی کەوادری پێشکەوتوی شاری هەولێر و تێگرای دۆست و ئەندام و لایەنگراکانی شاری هەولێر دەستی پێکرد. بۆیە شاری هەولێر ئەمڕۆ لە قۆناغەکی تازەدایە لە چوارچێوەی بەرنامەی یەکێتی نیشتیمانی کوردستان. یەکێتی نیشتیمانی کوردستان ئەمڕۆ دەگەڕێتەوە سەر ئەوەی کەوا دەبێ هەولێری خۆڕاگەر، هەولێری هۆڵاکۆشێن، ئەو هەولێرەی کە لەسەر دەستی پێشمەرگە قارەمانەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان ئازاد کرا و چەپکی سەرکەوتن و ڕاماڵینی نظامی بەعز لە شاری هەولێر دەستی پێکرد. دەبێ ئەم سەردەمە بگرێتەوە بۆ شاری هەولێر لەسەر دەستی کوڕانی یەکێتی سەرکردایەتی تازە یەکێتی بۆ ئەم قۆناغە قۆناغی خزمەتکردن و قۆناغی پێشکەشکردنی خزمەتکاریە خزمەتکردنە بە تایبەتی بۆ شەهیدان
بۆ بنەماڵەی سەربەرزی شەهیدان بۆ پێشمەرگە دێرینەکان بۆ تێگرای ئەندام و دۆسی لایەنگرانی یەکێتی نیشتمانی کوردستان و هەروە بۆ خەڵکی شاری هەولێر بۆیە ئەم قۆناغی گەڕانەوەیە قۆناغی هەڵسانەوەیە قۆناغی بەخۆداچوونەوەیە و قۆناغی ئەوەیە کە یەکێتی نیشتمانی کوردستان لە شاری هەولێر ئامادەیە خزمەتکاری شاری هەولێر بێ و لە هەولێرەوە هاوچێشە سیاسەکان دووبارە دابڕێتەوە دکتۆر ڕێوار زۆر باشە بواری سیاسی خۆی بدا گەشە بە خزمەتکردنی شاری هەولێر بدا و لە شاری هەولێرەوە تێڕوانینی تازەی یەکێتی نیشتمانی کوردستان بچێتە بواری خزمەتکردنی و پێشکەشکردنی خزمەتگوزاریدا. تێڕوانینی تازە یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ کاری ڕێکخراوەیی چۆن ئەبێ و بیبەستینەوە بۆ بابەتەوە کە زۆر کات ئەم دەستەواژێ بەکارهێنراوە لەوانەیە لە لای خۆشتانەوە بەکارهێنرابێ نەک کادرەکانی یەکێتی کە کادرانی یەکێتی لە هەولێر پشتگوێ خرابوون. لەمە دووە ئەم پشتگوێ خستنیان لە بەرامبەردا بەردەوام ئەبێت یاخود گۆڕانکاری بەسەردادێن. دکتۆر ڕێبوار ئەم سەردانە ئەگەر باس لە گرنگەکەی کەین بۆ کادری یەکێتی نیشتیمانی کوردستان چ کاریگەری یا چ گرنگیەکی هەبوو بەتایبەت کادرانی یەکێتی نیشتیمانی زۆر کات ئەو ڕەخنەیە خودە و گلەیان لە حیزبەکەیان کادران و ئەندامان و دۆستانی یەکێتی نیشتمانی کوردستان لە شاری هەولێر لە هەولێر ئێمە وەکو یەکێتی نیشتمانی کوردستان دوای کۆمەڵێک ڕوودا و لە شاری هەولێر بە تایبەتی لەو سەردەمەی کە ئێمە لە شاری هەولێر دوورکەتینەوە و حالەتێکی تایبەت هاتە شاری هەولێر ئێمە کادرانی هەولێر لە هەلومەرزێکی زۆر سەخت و نالەباردا گوزاران دەکەن و تاکو ئێستاش ئەم هەلومەرزە نالەبارەر بەردەوامە بەڵام ئێستا یەکێتی نیشتمانی کوردستان بە فۆرمێکی تازە دەوێ بگەڕێتەوە یەکەمین ئەو هەلومەرجە نالەبارەی کە لە شاری هەولێر لەسەر کادرانی هەیە ئەبێ ئەم هەلومەرجە چارەسەر بکرێتن ئەمەش کە بریتە لەوەی کەوا ئێمە لە حکومڕانی خۆجێتی شاری هەولێر بەشدار نینە لە کاتێکدا کە ئێمە لیستی دووەمی هەڵبژاردەکانی ئەنجومەنی پارێزگاری شاری هەولێر بووین بۆیە ئەم هەلومەرجەی کە ڕوبەڕووی یەکێتی نیشتمانی کوردستان و کادران و دۆست و لایەنگرانی بۆیتەوە هەلومەرجێکی سەخت و نالەبارە ئێمە لە کاتێکدا کە لە جمگەکانی حکومەتی خۆجەیی بەشدانینە بەڵام لە هەمان کاتیشدا ئێمە ئۆپۆسیۆن نین یعنی معارەزە نین کە ئێمە بتوانین رەخنە و خۆپشاندان و رەخنەکانی خۆمان ئاراستەی حکومەتی خۆجەیی بکەین لەبەر ئەم ڕێککەوتنی کە لەسەرەوە هەبوو بۆیە ئەمە هەلومەردێکی زۆر نالەباری هینایتە پێش لە بەرامبەر کادران و دۆستان و لایەنگرانی یەکێتی نیشتمانی کوردستان ئێمە لە ڕووی ئابوووریەوە ئابلۆقەیەکی گەورەمان لەسرە کە زۆر جار بار و هەلومەرجی سیاسی لە شاری هەولێر ڕێگر بۆ لەوەی کەوا ئێمە بتوانین کاسبی بکەین هەلومەرجی ژانی خۆمان چاک بکەین و بتوانین بەشداریەکی ڕاستەقینە بکەین لە وەزئی ئابووری کە لە شاری هەولێر هەیە بۆیە ئێمە بۆ ئەو هەلومەرجە نالەبارەی کە لەستا لە شاری هەولێر ئێستا یەکێتی نیشتمانی کوردستان بە فۆرمێکی تازە بۆ ئەوەی کەوا ئەبێ هەولێر و هەولێرەکان و ڕێخستنەکانی یەکێتی نیشتمانی کوردستان و کادران و دۆست و لایەنگرانی ئەبێ بگەڕێنەوە ئەو ئاستەی کە مافەکانی خۆیان چی ئەوەیان بۆ دابین بکرێتن بۆ یەکێتی نیشتمانی کوردستان ئێستا زۆر بەجددی بیر لە ژیان گوزەرانی کادرانی دەکاتەوە لە هەلومەرجی ژیانیان دەکاتەوە کالومەرجی ژیانی کادرانی ئێمە لە شاری هەولێر بەرەو ئاقارێکی تەندروست بڕواتن بەرەو ئاقارێکی بڕواتن کە بتوانین ئێمە بە ئازادانە و بتوانین بە هاوکاری ئەو هەلومەرجەی کە یەکێتی نیشتمانی کوردستان دوای کۆنگرە دێتە پێشەوە کادران زیاتر سربەست بن زیاتر بتوانن ژیان گوزارانی خۆیان باشتر بکەن و ئەو خزمەتگوزاریە یانەوەتە برێن ئەوەی کە بەرنامەی تازەمان وەکو یەکێتی نیشتمانی کوردستان لە شاری هەولێرەوە کە ژیانی هەموو توێژەکان و دۆستان و ئەندامانی یەکێتی نیشتمانی کوردستان بەرەو باشتر و باشتری بکەن بۆیە ئێمە دەستپێشەوە لە شەهیدانەوە دەست پێ دەکەین و اینجا لە پێشمەرگە دێرینەکانەوە اینجا لە تێگرای ئەندامان و دۆست و لایەنگرانی یەکێتی نیشتمانی کوردستانەوە دەست پێ دەکەین کە بتوانین ژیان گوزارانیان باش بکەین بۆ نمونە ئەمە ئەمڕۆ خوێندنگایەکی تازەمان کردەوە بۆ گەڕەشی شەهیدان کە خزمەتی مناڵە شەهیدەکان بکە خۆشتان دەزانێن گەڕەشی شەهیدان 6 ساڵە لە شاری هەولێر دروست کراوە بەڵام بەداخەوە قوتابخانەیەکی نەبوو
قوتابخانەیەکی نەبوو کە مناڵەکانی شەهیدانمان لەوێ فێرە خوێندن و پەروەردە بکرێن بۆیە لە کابینەدا خوێندنیان دەکرد ئەمە چاوەڕانمان دەکرد کە ئاورێکی جددی لە گەڕەکی شەهیدان بدرێتەوە بڵێ بۆیە ئێمە ئەمڕۆ بناغی بەردی بناغی خوێندنگایەکی پەروەردەییمان لە شاری هەولێر لەسەر میزانی یەکێتی و لەسەر هەوڵ و تێکۆشانی سەرکردایەتی تازەی یەکێتی ئەم دەستپێشخەریەمان کرد لە هەمان کاتدا ئێمە نەمانەیە بنکێکی تەندروستی بکەینەوە بۆی کە خزمەتی تێگرای شەهیدەکان و پێشمەرگە دێرینەکان و ڕێخستنەکانی یەکێتی بکرێتەوەی کار ئاسانیان بۆ بکرێت بتوانێت زیاتر لە ڕووی تەندروستیەوە خزمەت بکرێت وا لە ڕووی پێشمەرگە دێرینەکانەوە بەڕاستی پێشمەرگەی دێرینمانەیە تاکو ئێستا هیچ سوود من نەبووە نەیتوانێت پارچە زێویەک وەربگری بۆ ئەوەی کەوا سوودی لێ وەربگرێتن بتوانانی ژیان گوزەرانی بنەماڵە و خێزانەکەی باش بکە بۆیە ئێمە هەنگاوی جددیمان هاویشتووە دەمانەوێت هەنگاوی جددی باوین بۆ ئەوەی بتوانێت خزمەت گوزاری پێشکەش بە هەموو ئەندامان و دۆست و لایەنگرانی یەکێتی نیشتمانی کوردستان بکەین لە شاری هەولێر بۆیە ئەم نەخشەی یەکێتی ئەم بەرنامە یەکێتی لەم دەستپێکە دەستی پێکردیە کە لە هاتنی ئەم هاوسەرۆک و مەکتەبی سیاسی و دەستی کارەجەر کە هاتنە هەولێر ئەمە بدایەتی دەستپێکی ئەم هەنگاوەی یەکێتی نیشتمانی کوردستانە لە شاری هەولێر بەم فۆرمە تازەی کە ئێستا هەیە کە بریتە لە دیالۆجێکی ڕاستەقینە لەگەر هەموولایەن لەگەر هەموو لە شاری هەولێر تایبەت بە دانانی بەردی بناغی ئەو خوێندنگەیە ئەمڕۆ یەکێک لە کاردانەوەکان سەبارەت بە سەردانەکەی لاور شێخ ژەنگی بۆ هەولێر ئەو بوو کە ئەمە جۆرەکە لە تەداخلی حیزب لە کاروباری حکوومەت و بەڕێوەبەرایەتی پەروەردەی هەولێر ڕوونکردنەوەیکی بڵاو کردوتەوە لەسەروی کەمە لەگەڵ سایت پلان و ئەو بابەتانەدا ناگونجێ ئێوە ڕاتان چییە لەسەرەوە بەتایبەتەوەی سەرنجی ڕاکێشام تۆڵی لەسەر بودجەی یەکێتی جێبەجێ دەکرێت ئایا ئێوە هەر ئاوا خۆتان ئەم قوتابخانەیە دروست ئەکەن وەکو یەکێتی یاخود ڕای لایەنی حکومیتان بۆ وەرگرتووە؟ ئێمە وەکو باسم کرد ئەم گەڕەکە گەڕەکی شەهیدانە لە شاری هەولێر گەڕەکی شەهیدانی یەکێتی نیشتمانی کوردستانە بەڵام ئەوە ماوەیەک دەبێتن مناڵەکانمان لە کابینە درێژە بە خوێندن دەدەن بۆیە ئێمە بەڕاستی ناتوانین ئێمە چاوەڕانی ئەوەی بکەین تاکەی مناڵانی ئێمە لە کابینە خوێندن بکەن بۆیە ئێمە ئەم کارە بەکارێکی پیرۆز دەزانین و ناتوانین چیتر چاوەڕانی ئەوەی بکەین کەی پەروەردەی هەولێر دێتێن قوتابخانە دروست دەکات کە دەبایە پەروەردەی هەولێر زۆر پێش ئێستا بەجددی بیری لەوە بکردبایەوە کە بۆ ئەم گەڕەکە قوتابخانەیەک دروست بکە و لە پلانی خۆیان ئەم بەرنامەیان دانابایە کە بتوانێن قوتابخانە دروست بکەن بۆیە یەکێتی نیشتمانی کوردستان و ئێمە وەکو مەڵبەندی سەیری هەولێر ئەم ئەرکە بە ئەرکەکی پیرۆز دەزانین بۆیە ئەمە دەستپێکی ئەوەما بوو کە خزمەتی مناڵەکان بکەین بەوە خوێندنگایەک لەم گەڕەکە دروست بکەین دروستکردنی ئەمە بەپێی هەموو شێوە ئەندازیاری و ڕێنمایی پەروەردەیی دروست دەکرێتن یعنی ئەمە بەم شێوە دروست دەکرێتن زۆر ڕەنگە شێوەی دانانی و تەسمیمەکە و دیزاینەکەی زۆر باڵاتر دەبێت لەو قوتابخانەیانە کە ئێستا لە هەولێر هەیە زۆر لەوانە لە پێشتر و پێشکەوتوتر دەبێتن بۆیە ئێمە دڵنایی دەدەینە هەموو لایەک بەپێی ئەو ڕێنمایانەی کە لە پەروەردەی هەولێر هەیە لە شوێنەکانی تری هەیە لە دامەدەستگایەکانی حکومەتی هەرێمی کوردستان هەیە بەپێی ئەو ڕێنمایانە ئێمە دروست دەکەین و هەوڵ دەدەین ئێمە بەڕەزامەندی هەموو لایەک ئەم قوتابخانەیە بێتەکایە بۆ ئەوەی کەوا خزمەت مناڵانی شەهیدان بکرێتن ئێمە بەردەوام دەبین لەسەر کە خزمەتکردن ئێمە تەنیا داواکارین کە حیزب لە پەروەردە دوور بکرێتەوە نەک مدیرەکان بە حیزبی بکرێن مدیری خوێندنگایەکان و مامۆستایەکان ئیجبار بکرێن بۆەوەی کەوا دەبێت ئیلا لە یەکێک لە حیزبەکان بێ هەتا دەبێتە بە بەڕێوەبەروانە بۆیە ئەمە تەنیا دروستکردنی بینایەکان ئەرچی سەرشانی ئێمەیە بینای خوێندنگایەکان ئەرچی سەرشانی ئێمەیە بۆی کە خزمەت بکەین باقی پرۆسەکەی تر پەیوەندی هەیە بە پەروەردەی گشتی شاری هەولێر ئێمە دکتۆر ڕێبوار با لەسەر فۆرما گشتەکە زیاتر خوێندن لە شاری هەولێرانەی هەواڵ لاهور کاریگەری دەبێت لە ئەوەی کە بەشداری یەکێتی لە حکوومەتی خۆشەیی لە ناو هەولێردا زیاتر و فراوانتر و خێراتر بکات وەک ئاماژەت پێدا کە ئێستا وەکو پێویست لە ئیدارەی خۆشەییانی
بەنسبەت بەشداری ئێمە لە حکومەتی خۆجێیی ئێمە داواکارین لەوەی کەوە لە گفتوگۆی ئایندەی بینی ئێمە و بینی پارتی دیموکراتی کوردستان یەکێک لە پرسە هەرە گرنگەکانی کە ئێمە دەمانەوێت کاری لەسەر بکەین ئەویش ئەوەیە کە ئێمە لیستی دووەمین لە شاری هەولێر. شاری هەولێر شارێکی گرنگە و شاری تەبایی و برایەتی و خۆشەویستیە، بۆیە ئەمە پێم بە پێویستی دەزانەوە بە گرنگی دەزانین کە ئەبێتن کار بۆ ئەوە بکرێتن لە نێوان ئەم دانیشتانەی کە لە نێوان یەکێتی نیشتمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان ئەنجام دەدرێتن ئەم پرسە بە جددی کاری لەسەر بکرێتن و هەوڵ بدرێتن کە شاری هەولێر ببێتە شاری هەمومان، نەبێتە شاری لایەنێک و لایەنێکی تری تێدا فەرامۆش بکرێت. بۆیە ئێمە داواکارین و داواکاریش بوون کاتی خۆی کە جنابی پارێزگاری هەولێر هاتە لامان ئەم پرسەمان خستە بەردەمی پارێزگار کە ئەبێتن لیستی یەکێتی نیشتمانی کوردستان لە حکومڕانی خۆجێیەتی هەولێر بەشدار بێت، لەبەرەوەی یەکێتی نیشتمانی کوردستان بەشێکی گرنگی پێکاتەی شاری هەولێرە و ئێمە لیستی دووەمین و ژمارەی دەنگەکانمان ژمارەیەکی یەکجار زۆرە. ئێمە شش کورسیمان هەیە لە پارێزگاری لە ئەنجومەنی پارێزگای هەولێر، بۆیە ناکرێت یەکێتی نیشتمانی کوردستان لە حکومڕانی شاری هەولێر بەشدار نەبێتن و ئەمە کەموکوڕێکی گەورەیە لە حکومڕانی شاری هەولێر کە لیستی دووەم کە لیستی یەکێتی نیشتمانی کوردستانە و شاری هەولێر لەسەر دەستی یەکێتی نیشتمانی کوردستان ئازاد کراوە. ئێستا ئێمە بەشێکی گرنگ و فراوانی پێکاتەی شاری هەولێرین. چۆن دەکرێتن ئەم پێکاتەیە لە حکومڕانی شاری هەولێر پراوێز بکرێت؟ بۆیە ئێمە ئەم پرسە زۆر بە گرنگ وەردەگرین و سەرکردایەتی یەکێتی نیشتمانی کوردستان ئەم پرسەی بە گرنگ وەرگرتووە و پێم وایە لە دانیشتەکانی داهاتوو لە نێوان ئێمە و پارتی دیموکراتی کوردستان ئەمە یەکێک لە پرسە گەرمەکان دەبێتن بۆی گفتوگۆی لەسەر دەکرێتن کە یەکێتی نیشتمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان بگەنە ڕێکەوتنێک بۆ بەشداربوونی یەکێتی نیشتمانی کوردستان لە حکومڕانی خۆجێیی. ئەمە مافێکی خۆمانە، یعنی ئەمە شتێک نییە پێمان ببەخشێن ینی خێرمان پێ بکرێتن، ئەمە مافێکی ڕەوای پێکاتەی یەکێتیە لە شاری هەولێر. ئێمە لیستی دووەمین و دەنگێکی زۆرمان هێناوە و پێمان وایە ئەمە بەشێکە لە سەرکەوتنی حکومڕانی لە شاری هەولێر ئەوە یەکە یەکێتی نیشتمانی کوردستان بەشدار بێ، واگە یەکێتی نیشتمانی کوردستان بەشداری حکومڕانی خۆجێیەتی نەبێتن پێمان وایە ئەمە بربەستێکی گەورە دەبێتن لە بەردەمی پارێزگار و لە بەردەمی حکومڕانیەتی هەولێر بۆ ئەوەی کەوا زیاتر بتوانی خزمەت پێشکەش بکاتن و زیاتر دەتوانیتن پێکاتەکان هەمووی لە بەڕێوەبردننی حکومڕانی شاری هەولێر بەشدار بی. بۆیە ئێمە ئەم پرسە بە پرسێکی گرنگ دەزان و ئێمە خستتمانە بەردەمی سەرکردایەتی یەکێتی نیشتمانی کوردستان و لە بەردەمی پارێزگاری هەولێرشماندانەیە بۆی کەوە ئەم پرسە ببێتە لە داهاتوو ببێتە یەکێک لە ئامانجەکانی گفتوگۆی ئێمە و پارتی دیموکراتی کوردستان. بەڵێ ئەمێ ڕای پارێزگاری هەولێریش باسکەی لەسەر و بابەتە تا چەندە ڕای لەگەڵ بەشداری پێکردنی یەکێتیدا هەیە وەبی بەسینەوە بۆ بابەتەوە ئێوە وەکو یەکێتی لە پارێزگاکانی دیکە هاوبەشی بە حیزبە سیاسەکانی دیکە دەکەن وەک لەوەی کە لە هەولێرە داوەتان کردووە یاخود داوای دەکەن؟ ئێمە لاریمان نییە لە هەموو پارێزگاکان وەکو یەکێتی نیشتمانی کوردستان بە تایبەتی دوای کۆنگرەی چوارمان لاریمان نییە لە هەموو شوێنەکان هەر یەکێک بە پێی ئیستحقاقی ئینتخابی خۆی بەشدار بێ لە حکومڕانی کۆمای بەشێکە لە فراوانبوونی پانتایی دیموکراتی کە دەبێت لە هەموو شارەکان پەیڕەو بکرێەوە. ئێمە ئێستا پرۆژەیەکمانەیە کە پرۆژەی لامەرکەزیە، ئەم پرۆژە لامەرکەزیەکەی کە یەکێتی نیشتمانی کوردستان ئێستا ئامادەکاری بۆ دەکاتن بۆی پێشکەش بکرێتن بە حکوومەتی هەرێمی کوردستان و بە پەرلەمانی کوردستان ئەوەیە ئەم لامەرکەزیە تەنیا بۆ سلێمانی نییە، بۆ هەموو شوێنەکانە، بۆ هەولێرە، بۆ دهۆکەوە، بۆ ڕاپەڕینە، بۆ گەرمیانە، بۆ هەڵەبجێ، بۆ سلێمانیە. یعنی ئەمە پرۆژەیەکە پرۆژەی بەشداربوونی هەموو لایەنەکان و دەسەڵات دابەزێتە خوارەوە بۆ شارەکان لەوەی شارەکانیش بتوانێن ئەنجومەنی پارێزگایەکان و ئەنجومەنی لە شارەکانیش ئەم حکوومەتی خۆجێی حکوومەتێک بێتن هەموو لایەنەکان تیادا بەشدار بن. بەڵێ کاتێک یەکێتی نیشتیمانی کوردستان دەڵێک هەولێر دەبێتە چەقی ململانەی سیاسی، ئەمە چ جیاوازیەک دروستەکە؟ ئەمە بریتیە لە ململانەیەکی سیاسی یاخودەوەی کە زۆر جار سەرنجەکە بۆ ئەوە دەڕوا کە بێتە هۆی قوڵبوونەوەی ناکۆکیەکان؟
چەقی ململانەکان یعنی چەقی گفتوگۆ و پەرەدان بە ململانە سیاسەکان بەرەو باشترکردنی ئەزمموی هەرێمی کوردستان. یەکێتی نیشتمانی کوردستان ئەمڕۆ لە شاری هەولێر کە پایتەختی هەرێمی کوردستانە ئێمە مەکتەبی سیاسیمان لێرە بۆیە هەموو دەستگایەکانی یەکێتی وەکو مەکتەبە ئۆرگانە گرنگەکانی ئۆرگانە سەرنجەکانی یەکێتی نیشتمانی کوردستان لە شاری هەولێر حوزوریان دەبێ و ئامادەکاری دەکرێت بۆی کەوا لە شاری هەولێر بن بۆی کە خزمەت پێشکەش بکەن. بۆیە خۆشتان دەزانن هەولێر پایتەختی هەرێمی کوردستانەوە هەموو قونسوڵخانەکان و سەرۆکایەتی هەرێم سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و پەرلەمانی هەرێمی کوردستان و دەسەڵاتی دادوەری هەمووی لە هەولێرە. بۆیە سەرکردایەتی یەکێتی نیشتمانی کوردستان بەرنامەی ئەوەیە کە لە نزیک ئەم دەستگا گرنگانەی حکوومەتی هەرێمی کوردستان کارەکانی خۆی پەرە پێ بداتن. بۆیە ئەمە چەقی ململانەیەکانە کە لە هەرێمی کوردستان هەیە. بۆیە یەکێتی نیشتمانی کوردستان بە گرنگەوە تەمەشای ئەم پرسە دەکاتن و دەیەوێتن لە نزیک ڕووداوە سیاسەکان نەخشە و پلانی خۆی بخاتە گەڕ و پەیوەندی بەردەوامی هەبێ لە بوارە سیاسەکان لە ململانە سیاسەکاندا لەگەر هەم لەگەر لایەنە سیاسەکاندا هەم لەگەر لایەنەکانی هاوپەیمانی نێودەوڵەتەکاندا دەیانەوێت لە شاری هەولێر بەردەوام بن لەم ململانەیە بۆ ئەوەی کەەوە بتوانین باشتر خزمەت پێشکەش بکەن و باشتر بتوانین ئیدارەی ململانە سیاسەوە ئەزمموی هەرێمی کوردستان زیاتر گەشە بکە زیاتر بچێتە پێشەوە بۆ ئەوەی کەەوە ئەزمموی هەرێمی کوردستان جوانتر بکەین و باشتر بکەین و زیاتر هەموو لایەنەکان بەپێی پێویست لە داڕشتنەوەی بڕیاری سیاسی لە هەرێمی کوردستان تیا بەشدار بن. بەڵێ بەرنامەتان چیە بۆ ململانەی سیاسی کە ئاڵێن هەولێر چەقی ململانی سیاسیە زۆر جار لە کوردستان و دەستەواژێ بەکاردێ ململانێ واتە شکاندنی بەرامبەر. ئێوە هەمان دید و تێڕوانینتان بۆ ململانی سیاسی هەیە لە دوای کۆنگری چوارەم یاخود نەخشە ڕێگایەکی جیاوازتان هەیە بۆ ململانی سیاسی؟ لای ئێمە ململانەی سیاسی بەمانای زیاتر دیالۆگکردن زیاتر قبولکردنی یەکتر قبولکردنی جیاوازیەکان ئێمە ئەم نەخشەیەمان ئێمە بەرامبەر هەموو لایەنە سیاسەکانی کوردستان ئەم بەرنامەمە لەبەرەوەی ئێمە گفتوگۆمان دەست پێکردێ لەگەر هەموو لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان حیزبە کوردستانیەکان بۆ ئەوەی کەەوە زیاتر یەکدی تێبگەنەوە بە تایبەتی لە بینی ئێمە و لە بینی پارتی دیموکراتی کوردستان لە بینی هەموو حیزبە کوردستانیەکان دەمانوێت زیاتر بە جدیانی تر زیاتر بە پەرۆشی تر و بە زیاتر بە شێوەیەکی ڕازگۆیانە تر ئێمە گفتوگۆ لەکوێن گفتوگۆ لە پێناوی گفتوگۆ نییە دانیشتن و کۆبرەوەکانمان لە پێناوی تەلەڤیزیۆن و خۆپیشاندان نییە لە پێناوی ئەوەیە کە بتوانین خەیرانەکان چارەسەر بکەین لە پێناوی ئەوەیە کە بتوانین ژیان گوزارانی خەڵک چارەسەر بکەین لە پێناوی ئەوەیە کەوا بتوانین ئەم کەموکوڕی و ئەم قەیرانانەی کە ڕوبەڕووی هەرێم بوویتەوە قەیرانەکان چارەسەر بکەنەوە دووبارە نەبێتەوە بۆ ئەوەی کەوە ژیان گوزەرانی فەرمانبەران باشتر بکەین. بۆیە ئێمە کە ئەڵێن هەولێر چەقی ململانەیەکانە ململانەکان لە لای ئێمە بەمانای زیاتر گفتوگۆکردن زیاتر یەکدی تێگەشتن زیاتر گەشەکردن بە ئەزمموی حکومڕانی لە هەرێمی کوردستاندا و یەکێتی نیشتمانی کوردستان بەم فۆرمە ئێستاتەتە پێش ئەمە نەکەس نە هیچ حیزبێک ڕەش دەکەینەوە و ئێمە لە پاشکۆی هیچ حیزبێکیش نییە و هیچ حیزبێکیش بە پاشکۆی خۆمان نازانی. بۆیە ئێمە بەم تێڕوانە تازەیە دەمانەوێت گفتوگۆ بکەینەوە درێژە بە پەیوەندیەکانی خۆمان بدەین لەگەر هەموو لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان کە ئەوانەی لە حکوومەتی هەرێم بەشدارن و ئەوانەی کە بەشداریش نینە. بۆیە ئێمە پێویست دەکاتن ئەم ململانەیەکی هێمنانە و دیموکراسیانە گەشەی پێ بدەین لەسەر بنەمای گەشەکردن بە ئەزمموی حکومڕانی لە هەرێمی کوردستان لەسەر بنەمای زیاتر بەشدار بوون لە دەسەڵاتی شەراکەتێکی ڕاستەقینی لە دەسەڵات بۆ هەموو لایەنەکان بڕوخسێنین تاکۆ هەموو لایەنەکان خۆیان بە بەشداربووی ڕاستەقینە بزانێن لە حکومڕانی هەرێمی کوردستاندا. بەڵێ دکتۆر ڕێبوار چ چاوەڕوانێکی دیکە لە حیزبەکان دەکەن لە هەولێردا بە تایبەتە دەبێت ئێوە دەست پێشخەر بن بۆ پرسی یەکڕیزی و ئەم بابەتانە یاخود نا ئەمێ بیشی بەستینەوە بابەتەوەی کە لەناو هەولێردا جگە لە کورد پێکاتەی دیکەی نەتەوەیی و دینیشەیە ئێوە پەیوەندی سیاسی وتان لەگەڵ ئەو لایەنانەشتا چۆن ئەبێ لەمە دووە؟ ئێمە پەیوەندیمان لەگەر پێکاتەکانی شاری هەولێر لە شاری هەولێر کۆمەڵک پێکاتەیە ئەمە لەسەر بنەمای نوێنەرایەتی ڕاستەقینەی پێکاتەکان ئێمە دەمانێت ئێمە تاکو ئێستا بە هیچ جۆرێک
نەچوینە ناو پێکاتەکان خۆمان بکەین بە نوێنەری پێکاتەکان دەمانەوێت پێکاتەکان لە شاری هەولێر خۆیان نوێنەری ڕاستەقینەی خۆیانەوە و ئێمە ئەم لەو بوارەدا ئێستا ئێمە و لە ڕابردوش ئەوەی کە جەنابی مامجللا ڕێنمایی کردین و ئەوەی جەنابی مامجللا لە بۆ پێکاتەکانی کردێ هیچ زیانێکی تر نەی کردووە بۆیە ئێمە لەسەر هەمان ڕێنمایەکانی جەنابی مامجللا لەگەر پێکاتەکان هەرسو کەوت دەکەین بۆ ئەوەی کە پێکاتەکان بە ڕاستەقینە بە شێوەیەکی ڕاستەقینە نوێنەرایەتی خۆیان بکەن لە هەموو دام و دەستگایەکانی حکومڕانی لە شاری هەولێر و لە هەرێمی کوردستان بۆیە ئەمە چەمچی بیرکردنەوەی یەکێتی نیشتمانی کوردستانە کە هەموو پێکاتەکان لە یەکێتی نیشتمانی کوردستانەوە هێز وەگرن و پشتیوانی وەگرن و توانە وەگرن بۆ ئەوکەوە بتوانن لەسەر قاچی خۆیان بوەسێن و بتوانن بەشداربوونێکی ڕاستەقینیان هەبی پێکاتەکان لە شاری هەولێر پێکاتەی سەرچینەوە گرنگن و پێویست دەکاتێن گرنگیان پێ بدرێت و بایەخیان پێ بۆ یەکێتی نیشتمانی کوردستان دوای کۆنگرەی چاری ئێستا ئێمە لاپەڕێکی تازەمان کردێتەوە دەمانەوێت پەیوەندەکانی خۆمان هەمووی دووبارە دابڕژینەوە لەگەر پێکاتەی تورکمانە لەگەر پێکاتەی مەسیحیەکانە ئاشوریە کلدانە لەگەر هەموو لایەنەکان کاکەیەکانە لەگەر هەموو لایەنەکان ئێمە هەرسو کەوت دەکەین و دەمانەوێت هەم لایانی مەسەبی هەم لایانی نەتەوەی ئەمانە لە بەرچاو بگرین بۆیە ئەمە وەکو یەکێتی نیشتمانی کوردستان دوای کۆنگرەی چار و دوای هاتنی هاوسەرۆک و مەکتەبی سیاسی و دەستەی کارژێر بۆ شاری هەولێر و گەڕانەوەی مەکتەبەکانی یەکێتی نیشتمانی کوردستان بە تایبەتی مەکتەبی پەیوەندیەکانمان گەشە بەو پەیوەندیانە دەدەین و مەکتەبی پەیوەندیەکانمان دەگرێتەوە شاری هەولێر و گەشە بەو پەیوەندیەکان دەدەین لەگەر هەموو پێکاتەکان و لایەنەکانی تر بۆەوەی کەوا لێک تێگەیشتێکی ڕاستەقینە هەبی لێک تێگەشتە کە بێتن کە خزمەتێکی ڕاستەقینەی حکومڕانی لە هەرێمی کوردستان وا دەر هەلومەرز بڕوخسێنین و بۆ ئەوەی کە ئەوان بە شێوەیەکی دڵنیایی و بە دڵنیاییەکی و ڕاستەقینە خۆیان نێونەرایەتی خۆیان بکەن و خۆیان بەشدار بن لە پێکاتەکانی دام و دەستگایەکانی دام و دەستگایەکانی حکوومەتی هەرێمی کوردستان. دکتۆر ڕێبوار ئەمەوێت دوایین سەرنجی تۆ لەسەرەوە بزانم بە تایبەت کە پرسیارێکی کەسی بێت کەی دووقۆڵی لە گەرما و گەرم بە یاخود لەر بەرنمێکی دیکە بێ قسە لەسەر بەرەو پێشون یەکێتی بکەین لە هەولێر ئەنی کاتێکی دیاریکراوتان هەیە بۆی ئەم بەرنامە و پرۆژانی کە 3 ڕۆژ هەمووتان پێوەی هیلاک و سەرقاڵن بۆ گەشە پێدانی یەکێتی لە مودەیەکە لە ماوەیەکدا بەری ڕەنجی خۆتان بدورنەوە؟ بەڵێ ئێمە وەکو ئێستا یەکێتی نیشتمانی کوردستان بەرنامە هەیە دانیشتن بکات لەگەر لایەنە سیاسەکان و ئەم دانیشتانەی خۆمان گەشەی پێدەین و بۆ ئەوەی کەوا بەڕاستی ئەم قەیرانەی کە ئێستا لە هەرێمی کوردستانە ئەم قەیرانە بگەنێ دەرئەنجامێک چارەسەرێکی بنەڕەتی بۆ ئەم قەیرانە نەدابنێ بۆیە وەکو یەکێتی نیشتمانی کوردستان ئێمە گەشە بە پەیوەندیەکانمان دەدەین و بەرنامەمان وایە لە هەفتەی داهاتوو لەگەر لایەنەکانی تردی بارە دەست بە گفتوگۆ بکرێتن و دانیشتن بکرێتن بۆ ئەوەی کەوا گەشە بە گفتوگۆیەکانمان بدەین و گفتوگۆیەکانمان بچێتە بواری ئەوەی کەوا ئەنجامی هەبێتن و ئەنجامەکان بگاتەوەی کە زیاتر بتوانین خزمەتی خەڵکی هاوڵاتی بکەین و بتوانین ڕێگەچارەیەک بۆ ئەوەی کەوا ئەم قەیرانانەی کە ڕووی لە هەرێمی کوردستان کریا زیاتر بە نەخشە و پلانی بەهێزتر و بتواناتر بتوانین قەیرانەکان چارەسەر بکەین. دکتۆر ڕێبوار ئیسماعیل ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و لێپرسراوی مەڵبەندی ڕێخستنی سەی هەولێر سوپاس کە لە تەوری یەکەمی گەرماوگەرم لەگەڵماندا بووین. لا دوای ناوبڕێک تەوری دوم دەست پێ دەکات لەگەڵماندا بمێنەوە.
جارێکتر سڵاوتان لەبێ خۆشەویستان ماوەی چەند هەفتەیەکە کەرتی تەندروستی لە گەرمیان ڕوبەڕووی چەند گرفتێک بۆ تۆ بەتایبەت لە ڕوبەڕبوونەوەی کۆرۆنادا لا دەرەوەی حکوومەت و دامەزراوەکان ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی وەکو چاودێر بەسەر کارەکانەوە دەخینە بازنەی گفتوگۆ لە ڕوانگەی ئەوانەوە تەماشای کەرتی تەندروستی دەکەین لە گەرمیان ئایا ئەوان ئەرکی خۆیان بەجێ هێناوە یاخودنا ئەو کۆمەک و هاوکاریانەی کە پێشکەش بە تەندروستی گەرمیان کراون جێگەی خۆیان گرتویان نا. بەڕێز کۆشش محەممەد بەڕێوبەری ڕێکخراوی فۆکاز لە ڕێگەی سکایپۆ لەگەڵمدایە بەڕێز کۆشش ئەم کاتت باش با لەوە دەست پێ بکەین بۆچی جیاواز لە هەر ناوچەیەکی دیکەی کوردستان گەرمیان بەو جۆرە ڕوبەڕووی ئەو تەنگژە یاخود گرفتە تەندروستیە بووە. کاتان باش لە ڕاستیدا بابەتی تەندروستی بابەتێکی گەرم لە ئاسی هەموو دنیادا لە ئێستادا باسەکرێ بەهۆی ئەو ڤایرۆسێکە ڕووی کردووە لە هەموو وڵاتێک و بە بێ جیاوازی مەترسی دروست کردووە لەسەر هەموو کۆمەڵگەیەک بابەتێکی گەرمە بابەتی تەندروستی بەڵام ئەوەی کە ئەبینێت خراپی کەرتی تەندروستی لە گەرمیان بابەتێک نییە کە تاسۆ پەیوەندی بە ئێستەوە هەبێ بابەتێکە کە کێشەیەکی دەمێژنەی هەیەەوە بەردەوام ئێمە وەکو ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی کارمان لەسەرەوە کردو کە کێشە گرفتەکان دەستنیشانمان کردوون بۆ لایەنە پەیوەنددارەکان بۆ ئەوەی کە یار بکەن لەسەر چارەسەرکردنی بەڵام بەداخەوە لەوەها کات و بەروارێکە کە وڵاتە پێگەشتەکانیش دەرەقەتی بەرەنگاربوونەوەی یاخود دەرەقەتی ئەوە نایەن کە بەرەنگاری نەخۆشی کۆرۆنا ببنەوە چجار کە بڵم لاوازیی کە حکوومەتی هەرێمی کوردستان کە لە ڕووی مادی و لە ڕووی موچەوە ناتوانێت موچەی کاروەندای تەندروستی دابین بکات چۆن ناتوانێت بە تەواوەتی بەرەنگاری ڤایرۆسی کۆرۆنا بێتەوە بەتایبەتی لە ناوچەی گەرمیان بەڕاستیدا بارودۆخەکە ئێجگار خراپەوە ومێ دەکەین لە ئایندای باشتر. بەڵێ بۆچی خراپە بەتایبەت ئێمە لە چەند ڕۆژی ڕابردوو بە بینیمان کە وەزیری تەندروستی سەردانی ئەوەی کردووە و لایەنە تەندروستیەکانیش وەکو بە پەرۆشەوە کار بۆ ئەو بابەتە دەکەن بۆچی ئێستا شەرترسێ لەسەر خراپی ڕەوشی تەندروستی لە گەرمیان بەداخەوە بە پێی ڕێزبەندیەکەی وەزارەتی تەندروستی کە خۆیان ئاماژەیان پێ کردووە بڵاویان کردوێتەوە گەرمیان لە دوای پارێزگای سلێمانی و دواتر پارێزگای هەڵەبجە ئیداری گەرمیان زۆرترین ڕێژەی مردنی تێدایە لە دوای ئەو دوو پارێزگایە کە ڕێژەی دانیشتوانەکەی ڕەنگە پێنج لە سەدی ڕێژەی دانیشتوانی سلێمانی نەبوو بێت کەچی ڕێژەی مردنەکەی شانبەشانی سلێمانی و هەولێر لە هەڵکشاندایە ئەمە پێمان ئەڵێت کە باردۆخی گەرمیان زۆر جێگەی مەترسیە بەراورد بە ڕێژماری دانیشتوان چکە ڕێژەی مردن بەراورد دەکەین بە ڕێژماری دانیشتوان و کات بۆمان دەرەکەوێت کە چەند جێگەی مەترسیە ڕاستیدا هاتنی وەزیر و بەدەستچینی وەزیر زۆر درەنگ ئەو هەنگاوەی نا بۆ نمونە ئێمە لە ماوەی 3 مانگە هاوار دەکەین لە خراپی کەرتی تەندروستی و کێشە گرفتەکانی کەرتی تەندروستی بەداخەوە لە دوای ئەو 3 مانگە وەزیری تەندروستی هەفتەی پێشوو پێم وایە سەعاتێک بۆ سەعات و نیوێک لە گەرمیان مابێتەوە لە ماوەیەکی زۆر کورت کتوپڕ سەردانی گەرمیانی کردووە بەبێ ئاگاداری خەنەوەکانی ڕاگەیاندن ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی چارەکوانەکان لە کاتێکدا کە ئەمە وەزیری تەندروستی سەردانی گەرمیان دەکات کە ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی و چارەکوانانی گەرمیان هاوشانی کۆمەڵی لایەنی ترش کە توانیان کۆمەڵی پێداویستی دابین بکەن موچەی کارمەندەکان لەلایەن حزبێکەوە دابینەکە لایەنێکی نیشتمانی کوردستانەوە هاوسەرۆکێکی نیشتمانی کوردستانەوە دابین کراوە کە پێداویستەکان پێداوی تەندروستیەکان لەلایەن گەنجانی خۆبەخشی ئەم شارەوە ڕێگەی خەڵکی سەرمایەدار و ئەوە دابین کراوە لە کاتێکدا بەڕێز ئەماژە بۆ کەم دروستکردنی نەخۆشخانەکەش خەڵکی خۆبەخش و سەرمایەداری ئەم شارە دروستیان کردووە زیاد لە ملیۆنە دۆلاری تێدا سەرف کراوە بە باشترین کوالیتی دروست کراوە داخۆ نازانم پارەی کارمەند حەزب دابینی کاو بینا خەڵکی خێرخواز درستی بکاو پێداویستەکان چالاکوان و ڕێکخراوەکان دابینی بکەن و بەدادەچوونیش هەر ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی بکەن پێم ناڵێن ئەرکی وەزارەتی تەندروستی لەم نێوەندەدا چییە لە دوای 3 مانگ بەڵێ وەزیری تەندروستی سەردانی گەرمیانی کرد ئێمە وەکو خۆمان نەمان شاردەوە ڕێخنەکانمان ئاراستەی وەزارەت کردووە ئاراستەی لایەنی بەندارەکان کردووە کە هاتنێکی بێبەرهەم بووە بەراورد بە هاتنی نوێنەری حزب یاخود سکرتێری هاوسەرۆکی یەکی نیشتمانی کوردستان کە هاتنێکی دەرەنجامێکی زۆر باشی هەبووە پێم وایە لە چەند ڕۆژی ڕابردوو بەش یەکەمی هاوکارەکانی گەاندۆتە گەرمیان بەڵێ کاتە بە پێی قسەکەی جەنابەت بێ باست هەموو لایەنی کۆمەک بەخش و هاوکاریکارەکانی گەرمیان کرد باسی حکوومەتت نەکرد
حکوومەت وەکو پێویست هاوکاری کەرتی تەندروستی گەرمیانی نەکردووە؟ نەخێر ئێمە لە دوو کاربوونی پێشووتری حکوومەت هەرێمی کوردستانیش لەسەر خراپی کەرتی تەندروستی بە بەردەوامی لەگەڵ وەزیری پێشوو کە دکتۆر ڕێکەوت وەزیری پێشوو بوو ئێمە داواکاریەکەمان ئاراستە کردوون و لەم وەزارەتیشە یاداشتی خۆمان ئاراستە کردوون و یاداشتی ئاراستەی جێگری سەرۆکی حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان هەمووی کردووە بەداخەوە بە دەنگەوە هاتنێکی باش نەبووە لە گەرمیانە کێشەی پزیشک کەمی پزیشکەیە کێشەیەکی پزیشکی پسپۆر بڵێن هەناوی پزیشکی مقیم ئەقدەم ڕاستیایەکی پێ لە فراغانی کە بوونی هەیە لە گەرمیان نەخێر حکوومەت هەرێمی کوردستان بەتای بە دۆزاری تەندروستی کابینەکانی پێشووتر وەلم کابینەش نەیتوانیوە کە بە ئەرکی خۆی ئەستێ نمونەیەکی زیندوو هاتنی دواهاتنی وەزیری تەندروستی بۆ گەرمیان هیچ بەرهەمێکی نەبوو تەنها حملێکی ئێلامی بوو هیچی تر بەرهەمی نەبوو. بەڵێ بە دیوەکەی تریا و کۆمەک و هاوکاریانەی کە پێشکەشی گەرمیان کراون لە سەرەتای سەرهەڵدانی کۆرۆناوە تا ئێستا و تابەتەوەی کە زۆر باس لێکرد هاوکاریەکانی هاوسەر و کێکێتی کاریگەریان هەبووە لەسەر ڕەوینەوەی مەترسی ڤایرۆسی کۆرۆنا لە گەرمیان؟ ئێمە پاش ڕۆژانە یاخود هەفتانە بەردەوام بە بەردەوامی بەداڵچنەکەین بۆ بەرەو پێشچوونی کارتەکە یاخود هەنگاوەکانی کە ئەو کۆمەکانی کە ئەگاتە کەرتی تەندروستی کە چێ لایەن ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی و چالاکوانەکان و خەڵکی سەرمایه‌دار بە تایبەتیش دوادەست پێشخەری شێخ لاور بۆ گەرمیان ئێمە بە دادەشمان بۆ بابەتەکە کردووە و هەر ئەم شەویش لەگەڵ بەڕێوەبەری نەخۆشخانەی کەلا قسەمان کردووە کە ئەمەش بۆ کردووە هیچ کێشە و گرفتێک بە زەقی نەماوەتەوە ئەوەی کە کێشە هەیە کە داوا کراوە لە وەزیر هیچ وەڵامێکی دروستی نەداوەتەوە لەوەی کە داوای پزیشکیان کردووە پزیشکی پسپۆر دابین کرێ بۆ گەرمیان ئەوەی کە کراوە پێم وایە خەڵک و حزب و خەڵکی خێرخواز و چالاکوانەکان بە ئەرکی خۆیان بەزیاد دەوەستاون بەڵام ئەوەی کە ئەرکە لەسەر حکوومەت ئەوانیش بەشێکی دابین بکەن لەوەی کە پزیشکی پسپۆر لە شارەکانیکەوە لە پارچەکانیکەوە دابین کرێ بۆ گەرمیان و لێسەدا ئەو بۆشایە ماوەتەوە کە پڕ بکرێتەوە. ئێوە یەک ڕێکخراوی کۆمەلگای مەدەنی بێگومان لە گەرمیاندا ژمارەی زۆر ڕێکخراوی کۆمەلگای مەدەنی هەیە هەمووتان پێکەوەکو چترێکی ڕێکخراوەیی با ئەرکی خۆتان نەستاون لە بەرامبەر ئەو گرفتەی کە لە گەرمیان سەری هەڵداوە؟ بڵێ هیچ کات بۆ ئیشکردن لەسەر بابەتێکی گرنگی تەندروستی بە یەک ڕێکخراو ناکرێت کار بکرێەوە لە ماوەی ڕابردووشدا ئێمە لە چوارچێوەی تۆڕێک کارمان کردو کە کۆمەڵی ڕێکخرا و کۆمەڵی چارەکانی لەخۆ گرتووە سەکوی بەشداری گشتی لە ساڵی 2017 بۆ 2018 بە بەردەوامی چاودێری و کەرتەمان کردووە چەند ڕێکخراوی کەشەیە کە بە هەمان شێوە چاودێری کەرتی تەندروستیان کردووە جگە لە ئێمەش بەڵام ئێمە کە کارمان کردووە بێگومان وەکو ڕێکخراوی فۆکەس بڵێ یەک ئەندامێک بۆ یاخود ڕێک خۆمان ئەندام بووین لە ناو تۆڕەکەیە بەڵام لە دوا هەنگاوی کارکردنی ئێمەدا کە یاداشتێکمان ئاراستەی سەرۆکایەتی پەرلەمان کرد ئاراستەی سەرۆکایەتی حکوومەتی هەرێمی کوردستان کرد و وەزارەتی تەندروستی بە تاکیدی ئاراستەمان کردن هەر ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی و چارەکوانەکان یاداشتەکەمان ئاراستە کردن نەک ڕێکخراو بەتەنیا چکە بابەتی تەندروستی بابەتێکی ئەژگار هەستیار و گرنگە بە تایبەتی لەم دۆخەی ئێستاشەکە کۆرۆنا مەترسێکی زۆر گەورەیە بۆی ناکرێت تەنها ڕێکخراوێک یان تەنها چالاکوانێک یان تەنها شخصێک کار بکات لەسەر گەیاندنی پەیامەکان و چاودێری بارودۆخەکە بکات. بەڵێ لەگەڵ ئیداری گەرمیانە ئێوەکو ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی هەماهەنگن یاخۆ ڕەخنەگر و ڕوخێنەرن؟ لە ڕاستیدا ئێمە هەمیشە هەماهەنگ بووین ڕەنگە بەدەلیلی چی؟ مەدەنی ئەرکیان دابینکردنی کەرەستە و کۆکردنەوەی پارە و ئەو بابەتانە نییە ئەوە ئەرکی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیە کە چاودێری بارودۆخەکە بکات و لە چی شوێنێکا پێویست کرابێت کە کاری باش ئەنجامدرا بێت ئێمە درێژمان نەکردووە لە دەستنیشانکردنی و خستنە ڕووی بەڵام لە چی شوێنێکی شار کە بینی بێتمان کە هەر کەسێک لە هەر لە پۆستێکا بوو بێت کە بە ئەرکی خۆیان نستا بێت ئێمە قسەمان لەسەری کردووە سەبارەت بە ئیداری گەرمیانیش بە هەمان شێوە لە ڕابردوودا ڕخنەوگلەی خۆمان هەبوون ئاراستەمان کردوون و بەداخەوە بە گوێرەی پێویست هەمانگێکی تەواویان نیە لەگەڵ ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی نەتوانن چەترێکم بۆ کۆکردنەوەی هەموو دەنگە ناڕازەکان و بۆ بتوانن سوود لە ڕخنە و پێشنیازەکانی ئێمە وەربگرن ئێمە درێژیمان نەکردووە ئەوەی کە هەیە ئاشکرایە کە لە گەرمیاندا بەداخەوە ڕوحی هەمانگی و کاری پێکەوەی تا ڕادەیەک
لە نێوان حکوومەت و خراوەکانی کۆمەڵگەی مەدەنی لە باشیدا نییە ئەویش گەڕێنمەوە بۆ ناشارەزاییان هەڵات تێگەیشتنی لە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و لە مەفهومی ڕخنە و پێشنیاز و بەداچوونەکانی ئێمە. بەڵێ ترس لە ئایندەی کەرتی تەندروستی گەرمیان دەبێنن بەتابەت ئەگەر هەر بە کۆمەک و هاوکاری بڕوا بەڕێوە ئەم کۆمەک و هاوکاری هەر ڕۆژێک دێک کۆتایی دێت. بێگومان ئێمە دەستەوەستان نەوەستاوین باگدای جەنابەت لە ماوەی ڕۆژی ڕابردوو یاداشتێکمان ئاراستەی پەرلەمان کرد بەسپاسەوە پەرلەمانی کوردستان لیژنەیەکی تایبەتی پێکهێنا بە سەرۆکایەتی کاک لوقمان وەردی ئەندامی لیژنەی تەندروستی لەگەڵ چەندان پەرلەمانێکی بەڕێز سەردانی گەرمیانیان کرد بە دوای هەفتەیەک لە یاداشتەکەمان ئاراستەکردن سەردانی گەرمیانیان کرد بۆ دەچوونێکی وردیان کرد بۆ کێشەکانی کەرتی تەندروستی لە گەرمیان هەفتەی پێشوو راپۆرتی خۆیان لیژنەی تەندروستی راپۆرتی خۆیان ئەو لیژنەیە راپۆرتی خۆیان ئاراستەی سەرۆکایەتی پەرلەمان کرد و ئێمە لەسەر خەتیم لەگەڵیانە بۆ ئەوەی کە کاری جدی بکەین لەسەر چارەسەرکردنی کێشەکانی تەندروستی. بێگومان کەرتی تەندروستی وها کەرتێک نییە کە کاری لایەن خێرخواز و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و یاخود بەو دەست پێشخێرانی کە ئەکرێت ببرێ بەڕێوە یاخود حکومەتداری بە شێوازە ناکرێت بە تایبەتی هەر کەرتێک بچێ بەڕێوە بەڵام کەرتی تەندروستی ئەوە نییە کە ئێمە بەکاری خێرخوازی یاخود بە کۆمەکێکی تاکە کەسی بتوانین بەڕێوە بەری چکە کەرتێکە ئەم کەرتێکی هەستیاراوە ئەو ئەجیزە و ئالەتەلە و بابەتانی کە بەکاردێت ئەو پێداویستانی کە بەکاردێت لە کەرتەکە نرخێکی گرانی هەیە و تەنها لە توانای حکومەت یاریمی کوردستانە کە دابینی بکە کەرتێکی هەستیارە کە ئەکرێ بەرپرسیارەتی تەندروستی هاوڵاتیان لە سەرەکی حکومەت بێت. وەکو ئاشکرایە کەرتی تەندروستی لە هەرێمی کوردستان کەرتێکی گشتیە بە پێی دەستور مافێکی هەموو تاکی کۆمەڵگەیەکە سوود لەو کەتەوە وەربگرێەوە بێ بەرامبەر خزمەت بکرێت. ئەگەر ئاراستەکان ئەومان پێ ئەڵێن کە کەرتی تەندروستی لە کەرتی گشتیەوە پاشەکشەی کردەوە بۆ کەرتی تایبەت بەداخەوە کەرتی تایبەتیش لە توانایدا نییە ئەو خزمەتی باشەی هاوڵاتیان بکە و باری دانایی خەڵکەش لە ئاستێکان نییە کە بتوانێت پشت بەستێ بە کەرتی تایبەتەوە لەوێ چارەسەری خۆی بکەن. بەڕێز کۆشش محەممەد بەڕێوبەری ڕێکخراوی فۆکەس سوپاس کە لە تەوەری دۆمی گەرمە و گەرم لەگەڵماندا بووی ئێوەش خواتان لەگەڵ.